سەنگەر کوڕم لەکوێ بووی؟ سەنگەر وەرە کوڕم وەرە وەرە جوابی تەلەفۆن نادی لەکوێ بووی؟ باشی بابا باش کوڕەکەم چ بۆ لەوە بخەمی سەنگەر لەکوێ بووی؟ کوڕم لەکوێ بووی؟ دە قسەش بە قسە با تێبگەین سەیفەدین کوڕەکەمان عاشق بووە پێم ئەمڕێ چییە؟ هەتا بچین بۆ بتخوازین بابا عاشق بوویمە بەڵام عاشقی داک و بابی خۆم بوویمە کوڕم نەمێژە دەزانێ عشقی داک و بابی خۆتی عاشقی داک و بابی ڕاستەقینەی خۆمە ئەوە چ دەبێت و دایک و بابی ڕاستەقینەی تو ئێمەی دەزانی ئەوڕۆ من لەکوێ بووم؟ قسەی بکە لەکوێ بووی؟ لە لای مامانێک بووم مامان چێە؟ لە لای مامانێک بووم گوتیان ئەتوو بە ساوایی فڕێدرای کوڕم باوەڕ بۆ قسانە مەکە داک و باوک ڕاستەقینەت ئەماینە ئەما بابا ئەو مامانە لەوە خۆڕاوە دەڵێ با دۆخوان وەبرێن هیچ گۆڕی نییە نەخێرە بە فڕێدرایمە کامەوە ماوەی گوتی بەس پێم بڵێ باوڕم بە هیچ نەمایە ئەنگۆ داک و بابی من نینە کوڕم ناونیشانی و مامانم دێ بام چ قسەی لەگە بکە ئەوڕۆ لەسەر مەرگ و مامانەکەم من کوڕم یعنی توستە باوەڕ بەمان ناکە کە ئەمە داوک و باوچێ توینە بابا ئەدینۆ ئەو مامانەوەی گوت با وەبرێ هەچ دەرێن با برێ ئەمە کوڕی چێمە درۆی دەکەن درۆ کوڕی چێمە کوڕی ئێمە کوڕی کوڕیمە ئەتوو واز لەو قسانە بینە واز لەو قسانی بینە کوڕی خۆم کوڕە بە تو جەرجێمای جەرجێما مامانەکەم من قسەشی تەواو نەکرد نەمزانیە من چێمە نەمزانیە من کوڕیش چێمە کوڕێمای هەزار سال پێت نارێم کوڕی من ئەتۆ کوڕی منی واز لە بابەتە بێنە هەستە با بچینە دەرێ ئاهەنگەکەی خۆمان بجێڕی هەستە کوڕم واز لەو قسانە بابا شێت دەبم بابا شێت دەبم کوڕی من وا مەکە کوڕم واز لەو قسانە بینە کوڕە باوەڕ بە ما بکە چەند ساڵە لەگەڵ ئەمای دایی ئێستاش نازانی دەم بەشە کە کوڕی خۆم بابا دەزانم بەس ئەو مامانە چ پەیوەندێکی بە مندا هەیە لەبەر چووە دەڵێ واز لەوان بینە ئەوە ڕۆژ لەدای بوونتە بعد لە خۆمان بەردەوام خۆشکەی کوڕم